سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە تەواوبوونم لە قسەکردنێکی خێرا و کووردا لە نێوانی من و شێخ بەرقان گەڕامەوە بۆ لای مایکل ڕووی کرە زۆر جوو وتی پێی بڵێ بە ماکوان زار و بار منیش وەکو ئەو بەدەم خۆمەوە قسە دەکەم، ئەوە شتێکی ئاساییە. ماکوان: بەڕێز مایکل، پێویستە بەدەم خۆمانەوە قسە بکەین، چونکە ئەگەر وانەکەین چۆن خۆمان ئامادە ئەکەین بۆ قسەکردن. خودای گەورە مێشک و زمان و دڵ و چاو زۆرێکی تر لە هەسە شاراوەکانمان کە خودای گەورە بە نیعمەتی خۆی پێی بەخشیوین پێویستە بەکاری بهێنین. ئەگەر وانەکەین هەست دەکەم سوپاسگوزاری نیعمەتەکانی خودای پەروەردگار نین. مایکل: زۆر ڕاستە. ماکوان: نەخێر جەنابی مایکل، تۆ نابێ بڵێ وایە، چونکە تۆ خودا ناپەرستی، حەزیشم بە موجامەلە نییە لە کاتی قسەکردندا. مایکل بەسەر سامیەوە وتی: ناوان نییە، منیش بڕوام بە خودای گەورە هەیە. ماکوان: خودا پێناسەیەکی لاستیکیە، هەموو کەس دەتوانێت بە ئارەزوی خۆی ڕای بکێشێ، دەبێ بپرسم تۆ بڕوات بەسی زۆرە خوایەک هەیە. مایکل: ئەو خودایی کە ئەم بوونەی دروست کردووە، مەگەر تۆش بڕوات وانییە؟ من بڕوام وایە ئەوە 150 پرسیارەکەمت وەڵام دایەوە، نیوەکەی تری وەڵامەکەی هەڵپە ساردووە. کام خوا باز زیاتر بۆ دڕون بکەمەوە؟ بڕوای خوای سێلایی واتە خوا و عیسا و ڕۆحی پاک، یان خوای دیکارت، کانت، بوودا، یان خودای یەهودای جوولەکە؟ مایکل: ڕاستی دەوێت زۆر بیرم لە خواکان نەکردوتەوە، بەس بڕوام بە خوایەک هەیە کە هەست بە بوونی دەکەم و بەرجەستەیە لەم بوونەدا لە ڕێگای دروست کراوەکانیەوە. ماکوان: باشە، ئەمە قسەی ئەنتۆنیۆ فلووە. لە ساڵی 2004 کاتێک لە کەسێکی مولحیدەوە گەڕایەوە بۆ باوەڕ ئەو قسەی کرد. ئەمە بیر و باوڕێکی زۆر کاڵە، دەمەوێت ئەوە تێبگەی. تۆ ئەو خوایی کە دەیناسی هیچ پەیوەندیتان هەیە بەیەکەوە؟ مایکل: نا، هیچ پەیوەندیەکمان نییە، پێم وانییە پەیوەندیم لەگەڵیدا بۆ دروست بکرێ. ماکوان: جەنابی مایکل، زۆر جار ئێوە شەیتان بە خودا دەزانن، نازانم هۆکار چییە، حەز دەکەم واقعی بم. زۆرێک لە ئێوە بین و دۆستایەتی و خزمایەتی و زۆر جاریش بەندایەتی بۆ دەکەن. من هەڵم یان ڕاستم لەم شتەدا؟ تکایە ئەم پرسیاری من زدیە و گاڵتە ئامێز نییە. مایکل: بە جدی وەری دەگرم، بە دڵنیاییەوە وایە لای ئێمە فەلسەفەیەک هەیە دەڵێ باشە و پیاوەتی بکە لەگەڵ شەیتان تا لە شەڕی بەدووربی. ماکوان: پێت وایە ئەوە فەلسەفە بێ یان قسەیەکی زۆر چاواشەکاری بێ بۆ شارنەوەی حەق؟ شەیتان کوا لەگەڵ ئێمە مرۆڤ نێوانی باشە تا پیاوەتی و نەجابەت بزانێت و تۆش باشەی لەگەڵ بکەیت. مایکل: زۆر باشە، ئەم باسە قسەی نێوانی من و تۆ نییە و باسێکی لاوەکیە. ئەوەی ئەمەوێ بە تۆ بڵێم ئەوەیە تا هاوکاریمان بکەی لە ڕووەکانی زانیاری وردەکاریەکانی ململانەی ناو ئیسلامیەکان و پاشان ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی ئاراستەی چاو. ماکوان: بەڕێز، من تەمەنم 41 ساڵە، بنیادی کەسایەتی خۆمم کردووە بە دەربەدەری، هیچ کات هەوڵم نەداوە بەسەر پشتی کەسدا سەر بکەوم و ناشمەوێت خەڵکێک بە ناوی ڕێکخراو و بە ناوی پارە و بە ناوی جوانیەکانی ژیان جاسووسیم پێ بکە
واش بزانێ خۆی زۆر زیرەکە و منیش گەمژەیەکم لەو گۆڕە جا من ئەگەر کاری ڕێکخراوی بکەم لەگەڵ نیشتیمان و خەڵکی وڵاتی خۆمدا دەیکەم پێویستم نییە و کاتم بۆی دانە ناو و بیریشم لێ نەکردوتەوە پێش ئەوەی تۆ بیر لەوە بکەیتەوە کە من کاری زاسوسی بکەم ساڵەکانی 92 بۆ 93 ئەو کارانم کردووە بۆ وڵاتەکەی خۆم و تەجروبەیەکشم لێ وەرگرتووە بەتەمای منیش مەبە بۆ ئەم کارە ئاگام لێبوو دەموساوی دا بەیەکدا کاتێک ئەم قسانم کرد مایکل وتی باشە حەزمان کرد خزمەت بکەیت لەگەڵماندا ئەزمونێکی باشر وەردەگرت و ژیانیشت لەوانەیە خۆشتر بووایە ماکوان سوپاس بۆ خوا ژیانم زۆر خۆشە و بە دوای خۆشی ژیانی شەوە نیم بەڵکو بە دوای ناسینی حەقم و ڕووم لە پەروەردگاری خۆمە ئەمەوێ لەلایەنی خودا بم کاتێکی خۆشمان بەسەر برد دەستیشم برد تەوقەم لەگەڵی کرد و ماڵ ئاواییمان لە هەمویان کرد لەگەڵ هاوڕەکانم هاتینە دەرەوە چوین بۆ دۆنەرەکەی حوسێن و لە لای دۆنەرەکەی حوسێن ماڵ ئاواییم لە هاوڕەکانم کرد و دەبوو کاژمێری چواری بەیانی بگەمە کێڵ و هەر لەوێوە ژوورم لە ناو کەشتێکەدا بەکرێگر و هەروەها وردە وردە کەوتمە ڕێ بەرەو کێڵ و لەوێشەوە بەرەو وڵاتی نەرویز لە ڕێگادا نەمدەوێرە بەنزین تێ بکەم دەترسام سوورکێوێک یان ویرسانێک سەرکەوێ لەگەڵمدا و دووبارە توش ببمەوە ئۆتۆمبیلەکەشم بە تەواوەتی لاواز ببوو لە بەنزین هەر دەبوو لا بدەم ناچار لە بەنزین خانەیەک لامدا و ئۆتۆمبیلەکەم پڕ کرد پاشان قاوەیەکم خواردەوە لەگەڵ هەندێک خواردنی تردا و هاتم پارەکەی بدەم یەکێک بە کوردی وتی پارەکەتم هەمووی داوە منیش ئاوڕمدایە وتم بزانم کێ ئەم کەسە تەماشام کرد کەسێکە لە هاوڕێ کۆنەکانی خۆم بە ناوی سەیوان بەڵام زۆر خۆشم نەدەویست دەمزانی لە ئەڵمانیا دەژی و لە پاڵتۆک یەکتریمان دۆزی بۆیەوە دەشم زانی دڵ ئاوێنی دڵە و ئەویش زۆر خۆشی لە من نەدەهات هەمیشە تانەوتە شەرمان لە یەک ئەدا بە هۆکاری ئەوەی لە ڕووی بیر و باوڕەوە نەدەگونجای چوم سوپاسی بکەم پێی بڵێم کاکە خۆلەکانی وەتمان لامان نەداوە پێویست ناکات تۆ پارەی بەنزین بدەی خواردنەکە بە هەر حاڵ بەڵام بەنزین بۆچی هەرکەوان پێیود ئەویش بە تانەوە وتی کابرای خاوەن بەنزیخانە بە تەنها پارەی خاوی خواردنەوەکەت وەرناگرێ دەبێت هەمووی بدەم دیار بۆ ئەویش پێوە بوو منیش سوومە لای لەسەر کورسیەک بەیەکەوە دانیشتین و پرسییم بۆ کوێ دەچی سەیوانیش وتی دەڕۆم بۆ نۆرمبێرگ بۆ ماڵی براکەم کەوای وت زۆر خۆشحاڵ بووم وتم سوپاس بۆ خوا جنۆکە نییە بەڵام ئەوەندە قسەی ڕق بوو خێرا تووڕێی کردم زۆر دانم بە خۆمداگرت تەنها وەڵامم داوە سەیوان مامە چاک ناوبانگت دەرکردووە لەم فەیسبوک و پاڵتۆکەوە چاک ناسراوی هەموو کەس دەتناسێ چیت دەوێت لەوە زیاتر ماکوان بەخوا برام پێم وانییە ناوبانگ ئەوەندە شتێکی باش و چاک بێ بەڵام من خۆمم دروست کردووە بۆ زانیاریت ناوبانگ دەرکردنیش بازی خۆی هەیە پارەی بەنزینەکەی دابوو نەمدەوی زۆر قسەی ڕق بکەم و خاتریم گرت و حەقی بەنزین و قاوەکە سەیوانە ژووتی کاکە دەرکەوتن و ناوبانگ دەرکردنت بە ئاسان دەستکەوتووە ئەوەی بۆ تۆ هەڵکەوتووە بۆ کەسی تر هەڵ نەکەوتووە ماکوان سەیرە هەرسی دەمەوێت دان بە خۆمدا بگرم و کەمە قسەی ئەکادیمیت لەگەڵدا بکەم بەڵکو لێم تێبگەی سەیوانگیان ئەویش ئەوەیە ئەم دوو دەسەواژەیە ملی زۆر کەسی شکاندووە و زۆریشی بەرز کردوتەوە هەر کەس ناوبانگ دەردەکا مەرز نییە بە دەستی خۆی بووبێ بەڵام هەیە پلانی بۆ دادەڕێژێت و خۆی کەسێکی قیادیە تا بتوانێت ناوبانگ دەربکە لە هەردوو حاڵەتەکەدا مرۆڤەکە گرینگە کە ناوبانگ دەردەکا دیسان لێرەوە دێنەوە سەر ئەوەی بڵین ئایا ناوبانگەکەی باشە یان خراپە بۆ نمونە ناوبانگی ئەبوو جەهل فیرعەون و ئەبوو لەهەب جەنگیز خان و ڕیچارد و هیتلەر مۆسۆلینی و ستالین تا دەگاتە موعەمەر قەزافی و بەشار ئەسەد و هەتا دوای لەم ناوانە زۆرن کە لە ئاسمانی بوودەڵی و گەندەڵی و خوێن ڕێژیدا دەدرەوشێتەوە پێچەوانەکەشی خەڵکی باش و ناودارن هەندێکیان خودای گەورە پلە و پایەی بەرز دەکاتەوە واتە مەبەستم بەوەیە کە بە هەواڵ یان بە وەحی دەگاتە لامان وەک پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت و هاوڵانیان و پیاوچاکان بەگشتی هەندێکی تر بە ڕێگەی ئەوانەوە ناوبانگ دەردەکەن و شوێن پێی ئەوان هەڵدەگرنەوە پاشان دەشێ هەندێک بە ئازایەتی و جوامێری و چاونەترسی ناوبانگ بۆ خۆی بپچڕێت هەندێکی دیکە بە زیرەکی و لێهاتووی و حکمەتی هەندێکی تر لە توانای ئیدارە و کاری سیاسی توانای ئەوەی هەیە کە کاریگەری لەسەر خەڵکی دابنێ ئەشێ زۆر ڕێگای تریش هەبێ من ئاماژەم پێ نەدابێ هەندێک جار سیاسیەکانیان دەوڵەمەندەکان بۆ بەرژەوەندی خۆیان خەڵکی گەمژە گەورە دەکەن و کارەکانیان پێ ئەنجام ئەدەن چونکە دروست کراون زوو لەسەر شانۆ نامێنن و لە ناو دەسن یاخود ون دەبن
بە پێچەوانەوەش کەسی خاوەن کەسایەتی بەهێز و قیادی ئەم وتەیە لەگەڵیدا ناڕوە بە پارسەنگی خۆی دەتوانێت احتیوای هەموو لاکان بکە. پەیامی من بۆ تۆ کاکە سەیوان ئەوەیە ئەگەر ئەو کەسە خۆی قابلی ئەو ناوبانگە نەبێ بە دڵنیاییەوە پێی ناگا. وەک هەندێک نمونە شێخ محمودی حەفید ئەوەندەی شێخ سەعیدی باوکی شێخ محمود هەوڵی داوە بۆ گەڕانەوەی خلافەتی عوسمانی، هیچ کەسێکی کورد ئەوەندە هەوڵی نەبووە دژی ئیتیحادیەکان. مەبەستم ئیتیحادی تەرەقیە، ئەوەندە دژایەتی کردن تاوەکو نەفیان کرد بۆ مووسڵ. لە شاری مووسڵ ئیتیحادیەکان بۆ برایەکی شێخ محمود بە ناوی شێخ ئەحمەد تۆمەتێک دروست دەکەن کە گوایە پەلاماری ئافرەتی داوە لە ناو شاری مووسڵدا. لە ساڵی 1909 باوکی واتە شێخ سەعید شێخ ئەحمەد دەکوژن کە ئەو ڕووداوە هەمووی درۆ و دەلەسەی کەمالیستە تەرەقیەکان بووە. کاتێک شێخ محمود دەگەڕێتەوە بۆ کەرکووک لە بن دەستی ئیتیحادیەکان ڕزگاری دەبێت و ئەو کارە ساتە هاتووە بەسەر خانەوادەکەیدا. بنەماڵی تاڵەبانیەکان بە تەکیە و شێخ و ماڵەکانیانەوە لە پشی شێخ محمود دەوەستن و هاوکاری دەبن و ڕەمزیەتی خۆشەویستی و شۆڕژگێڕی بۆ شێخ محمود لێرەوە دروست دەبێ. ئینجا دەگەڕێتەوە شاری سلێمانی و پێشوازی مەلیکی لێ دەکەن. هیچ کەس لە بنەماڵی تاڵەبانیەکان نەیانوت ئێمە شێخ محمودمان پێگەیاندووە و دروستمان کردووە چونکە خۆی توانا و هێزی کەسایەتی خۆی بوو. ئینجاش باسی مەلا مستەفای بارزانیت بۆ دەکەم. کاتێک باسی مەلا مستەفای بارزانی دەکەین کە چۆن ناو و ناوبانگی لەسەر ئاستی کوردستانی گەورە دیارە و بوونی هەیە، خۆ ئەم پیاوە لە هیچ جێگایەکەوە دیار نەبوو، تەنها برا گەورەکەی و مامەی نەبێ کە دوو کەسی سۆفی و خاوەن تەریقەتی نەقشبەندی بوون لە تەکیەی بارزان و بە درێژای مێژووی ئەو بنەماڵەیە خەڵکێکی سۆفی و لەسەر تەریقەتی قادری بوون سەرەتا. دوای گەڕانەوەی مەولانا خالیدی نەقشبەندی ئەوانش تەریقەتی نەقشی وەردەگرن و لە سەردەمی ئینگلیز شێخ عەبدوسەلامی بارزانی داوای ئیداری سربەخۆ دەکا بۆ ناوچەی بارزان. مەلیکی ئەو دەمەی عێراق هەموو مافێکی پێدەبەخشێ بۆ ناوچەی بارزان. ئیتر بارزانی لێرەوە ناوبانگی پەیدا دەکا. ڕازی نییە بە ئیمارەتی بارزان، بەڵکو بیرکردنەوە ڕوژدی لەوان زیاترە و داوای کوردستان دەکا. دەست بە خەبات دەکا بۆ ئەو ئامانجەش. دێتە سلێمانی و لە ژێر ئاڵاکی شێخ محمودی حەفیددا جەنگاوە. دوای ئەوەش کە کۆماری مەهاباد دادەمەزرێ خۆشی دەگەێنێتە بنڕ کێفی قازی. ئیتر ڕەمزێتی مەلا مستەفا خۆی دروستی کردووە، نەک شێخ محمود و قازی محەممەد، بەڵکو هەوڵەنەتەوەیەکەی وای لێ کردووە ببێتە مەلا مستەفای بارزان. ئێستاش با باسی مەسعود بارزانی بکەین. ڕەمزێتێکی لەو باوکەیەوە بۆ ماوەتەوە، بەڵام خۆشی قابلیەتی هەبووە. ئەم زۆران لە ناوبانگ پەیداکردن زۆر گرنگ نییە چونکە پشتا و پشت بۆی دەمێنێتەوە. خۆی کاریگەری نەبووە لە دروستکردنی، بەڵام گرنگی لەوەدایە کە کەسەکە ئەو ڕەمزێتە لە ناو نەبات و زیاتر پەرەی پێ بدە. جا مەسعود بارزانی لەم زۆرەی تریانە. خۆی خاوەنی ڕەمزەکە نەبووە، لە باوکیەوە بۆی ماوەتەوە، بەڵام خۆشی بەتوانا بۆ توانی وێتی بیپارێزێ. بەهەرحاڵ من ناوم ناوە لەو دوو زۆرە کە خۆیان دروست دەکەن. ئەوانم ناو بە کوڕی دایکیان، واتە خۆیان دروست کردووە، نەک دەستی کەسی تری تێدا بێ وەک باوگیان بنەماڵە. لەوانەی تریش هەیە کوڕی باوکێتی. ئەم ناوەش بۆ ئەوەم داناوە کە لە بنەماڵە یاخود لە باوکیەوە ناوبانگی بۆ دروست دەبێ. ئێستاش دێنە سەر باسی جەلال تاڵەبانی. لە سەرەتای دروستبوونی شۆڕشی کوردی کە ئەو کاتە لە قاهیرە قوتابی یاسا دەبێ، دەتوانێت وەک ڕەوەندی کوردی لەگەڵ هەندێک لە هاوکارەکانی وەک محەممەد شەیدا و کۆمەڵێکی دیکە لە کوردان لەوێ دەکەونە چالاکی و تاڵەبانی ئیزباتی توانای خۆی دەکا. پاشان هەر لە منداڵیەوە دروستکەری یەکێتی قوتابیان دەبێ کە بارزانیش سەرۆکی ئەو حیزبێ. هیچ ئاراستەیەک ناداتە تاڵەبانی، بەڵکو هەڵکەوتەی خۆی و توانای خۆیەتی تا دەگاتە پلەی مەکتەبی سیاسی و لە هەمان کاتدا ڕەخنەی هەیە لە ئادای کاری بارزانی و دەتوانێت زۆرینەی قیاداتی شۆڕشی کوردی لە خۆی کۆ بکاتەوە و مەلا مستەفا بە تەنها بهێڵێتەوە. پیاوانێکی وەکو دکتۆر خالید و ئیبراهیم ئەحمەد و عومەر دەبابە و هەتا دوایی لەگەڵی بکەونە کارکردن و ئەو کاتە پێیان دەوترا باڵی مەکتەبی سیاسی و لە ناو خەڵکیدا بە جەلالی ناسراو بوون. دواتریش دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێستاش باسی ناوبانگی نەوشیروان مستەفا دەکەین، کەسێکی دوورە پەرێزە ڕووداوەکان بڕووکەش لە هەمان کاتدا بوونی وجودی ژێر بە ژێری لە بیناکردن و ئاراسی شۆڕشی کوردی. لە سەردەمی جەلالیەکانەوە خاوەنی گۆڤاری ڕزگاری بووە لە سلێمانی کە زمان حاڵی جەلالیەکان بووە. پاشان هەمیشە توانیوێتی سەر بەخۆی و خۆی بپارێزێ و لە هیچ کەس لە سیاسیەکانی کورد نەچووە و جیاواز بووە لە هەمویان.
کاتێکش کراوە بە سکرتێری کۆمەڵە ڕازی نەبووە بە ناوەکەی لە کۆمەڵی لینین و مارکسیەوە کردیەتە کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان ئەزمموی لە سیاست و کاری استراتیژی و مێژوویدا هێزی زۆری داوەتە کەسایەتەکەی و تا لە کۆتاییدا توانی ئەویش دامەزرێنەری گەورەترین بزوتنەوە بێ بە ناوی بزوتنەوەی گۆڕان کە لە دوای یەکێتی و پارتیەوەیە بەتەنها. ئێستاش دێینە باسی محەممەدی حاجی مەحموود کەسێکی ئازا و بە ئەزممونا لە ژیاندا توانای ڕاگررتنی پارسەنگی خۆی و نارەکانی و بە ئازایەتی و دەست و مەسەک و شۆڕژگێڕی پاشان بە دڵسۆزی بۆ نیشتیمان و خەڵکەکەی ڕەمزێتی بۆ دروست بووە و حەزی بە ئازاردانی کەس نەبووە مەگەر ئازاریاندا بێ توانیوێتی ببێتە کەسایەتێکی عێراقی و پاشان تا ڕادەیەکیش زیهانی لە دەیەکی بچووکەوە کە گوڵەخانەیە کاریگەری خۆی لەسەر ڕووداوەکان تەنانەت حیزبەکان و دەوڵەتە زلهێزەکانیش داناوە بێ ئەوەی هیچ کەس بەشدار بوو بێ لە پێگەیاندنی خۆی توانای پێگەیاندنی خۆی هەبووە. سەدان سەرکردەی تری شۆڕژگێری ئەلمانی هەیە کە من باسم نەکردوون وەکو ئۆجەلان و قاسملۆ و شەرەفکەندی شێخ عیزەدین و عەبدولحەکیم دەروێش و هەتا دوایی ئەوانە تەنها نمونەی بەرساون کە هێناومەتەوە. کاتێک ئەم قسانم کرد ئەویش هیچی بەدڵ نەبوو چونکە خۆشی لە هیچیان نەدەهات. ئیسلامیەکان لەناو ئیسلامیەکاندا سەرکردەی زیرەک و خاوەن هەڵوێست و ئازا و جوامێری تێدا هەڵکەوتووە بەڵام بە هۆکاری دووبەرەکی و شەڕەپاڵنانی حیزبایەتی و پۆست و مەقام نەیانتوانیوە ڕەمزیەت بۆ خۆیان دروست بکەن. هەڵبەت لە چاوی ئەلمانیەکاندا باز دەکەم دەنا نمونەی باشیان هەیە. هەندێک لە ئیسلامیەکان وەکو شێخ عوسمان عەبدولعەزیز پیاوێکی دیندار و سەرکردەیەکی ئیمانی و ڕۆحی و پاک بووە دوور لە هەموو حەز و ئارەزوویەکی دنیای بەڵام دەوروبەرەکەی بەگوێری پێویست نەبوون لەگەڵیدا و نەیانتوانی بیکەنە ڕەمزی کوردایەتی و ئیسلامەتیش کە دەکرا وەک مەلە مستەفای بارزان هەنگاو بنێ. ئەم پیاوە ڕێزێکی زۆری هەبوو لە ناوەوە و دەرەوەی وڵاتیشدا ئەمیش بە هۆکاری توانای برا و خانەوادەکەی پێگەشت بەڵام ڕەمزێتەکە لەمەوە سەرچاوی گرتبوو کە خەڵکێکی زیاتر مامۆستا مەلا عوسمانی دەناسی و ڕوودەکرایە ئەم پیاوە نورانیە بەوی قارە. شێخ عەلی عەبدولعەزیز و شێخ سدیق و کوڕانی ئەو بنەماڵەیە. مامۆستا مەلا عەلی خۆی پیاوێکی ئازا و چاونەترس و جوامێر بوو بەڵام ڕەمزێتەکەی هەر لە جەنابی شێخ عوسمانی عەبدولعەزیزەوە بۆیان ماوەتەوە. ئینجا ناو ناوبانگی بنەماڵەکەی پێناسرا و کوڕانی ئەو بنەماڵێش هەمویان ئازا و چاونەترس بوون لە هەموو کاتێکدا لە پێشی پێشەوە بوون کە دۆست و دوژمنیان ئەو شاهێدیان بۆیان داوە. بەڵام وەک لە باسی مەسعود بارزانی داوتم ئەمانە هەمووی کوڕی باوکیانن و خۆیان کاریگەری ئەو تویان نەبووە لە دروستکردنی ڕەمزیەت بەڵکو لە بنەماڵەکەیانەوە بۆیان ماوەتەوە. ئێستاش دێینە سەر باسی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود. مامۆستا ئەحمەد کاکە مەحموود لە ناوچەی هەورامان ئازایەتی و خواناسی و پاشان نووسەرێکی بەتوانە لە ناو مەلاکانی کوردستاندا توانیوێتی بە زۆرترین بەرهەمی نووسین خزمەت بە گەلەکەی بکە ئەمیش توانیوێتی و خۆی ڕەمزێتی بۆ خۆی دروست بکە. پیاوێکی ماندوو ئازا بووە هەرگیز سڵی نەبووە لە دوژمنانی ئیسلام و بە درێژای تەمەنی دژایەتی بەعسی عەفلەقی کردووە. شێخ محەممەد بەرزنجی ئازایەتێکی خۆی و زیرەکیەکەی لە مەزهەبی ئیمامی شافعی و حەقبێژیەکەی توانیوێتی ڕەمزێتی بۆ دروست بکە و بیکاتە خاوەنی بیر و مەنهەج. دامەزرێنەری ڕابیتەی چەکداری بووە لە شەخ و مەلا هاوڕەکانی هاوشانی خۆی بوون وەک مامۆستا سدیق سەرگەتی مامۆستا شێخ لەتیف پێنجوێنی و زۆرێکی دیکە لە پیاو چاکان کە هاوشانی ئەم پیاوە بە ڕێزانە بوون لە زەمینەکەدا خۆیان توانیویانە ببنە قیادی. زۆرێکی دیکە لەو مەلا و شێخە بە ڕێزانەی کە دامەزرێنیری ڕابوونەکە بوون ئەمانە نمونەی بەرچاو بوون. ئێستاش دێمە سەر داینەمووی ڕابوونی ئیسلامی ئەوانەی خۆیان دروست کردووە. بابینە سەر باسی مامۆستا سەلاحەدین بەهادین و کۆمەڵێک لە هاوڕێکانی. مامۆستا سەلاحەدین پیاوێکی بێدەنگ و ئارام و چالاکە لە کاری تەنزیم و ئیداری و مونەزیرێکی ئیخوانە لە ناو گەلی کورد لە هاوشانی ئەم پیاوە. لە هاوشانی ئەم پیاوە مامۆستا هادی عەلی و کۆمەڵێکی دیکە لە هاوڕێیانیان لە شاری هەولێر و سلێمانی نمونەی مامۆستا حەسەن پێنجوێنی و سەید ئەحمەد و مامۆستا محێدین گەڵاڵی بورهان ئەمین و زۆرێکی دیکە کە خۆیانیان دروست کردووە. هەروەها مامۆستا مەلاکرێکار یەکێک بوو لە پیاوە ئازاکان و لە ڕێگەی بیرمەندی و زیرەکی و ڕەوانبێژیەوە توانیوێتی ڕەمزێتی بۆ خۆی دروست بکە. سەرکردەیەکی فکریە و دەتوانێت تەنزیر بکە. ئاگاداری وردی ڕووداوەکانی جیهانە بەڵام تا ئێستا نەیتوانیوە خاوەنی ڕێخستنێکی بەهێز بێ. بەخت یاوەری نەبووە لە جێگایەکدا بمێنێتەوە زیاتر دەربەدەری و زیندان جێگای بووە
بە چابووکی و توانای خۆی گەیشتوتە ئەو ئاستەی کە هەیەی و خاوەنی جەماوەری تایبەتە بە جورئەت بووە لە هەڵوێزدا ئەمانە وای کردووە کە ببێتە ڕەمزێکی سربەخۆ. مامۆستا عەلی باپیر پیاوێکی حەق بێژە و سڵی نەکردوتەوە لە وتەی حەقی خۆی، نووسەرێکی باشی ئیسلامی بووە، هەمیشە لە شاخدا لەگەڵ هاوڕێکانی ماوەتەوە، لە منداڵیەوە لە ناو ڕابوونی ئیسلامیدا هەوڵی داوە تا لە ڕابوونەکەدا وجودی هەبێ. لە دوای ئەوەی کە سەرکردایەتی بزوتنەوە بووە خۆی توانیوێتی حیزبێک بۆ خۆی جیا بکاتەوە ببێتە ئەمیری، هیچ کەس لە پێگەیاندنی کاریگەری نەبووە، توانیوێتی بگاتە ئەو ئاستەی کە هەیە ئێستا یەکێکە لە ڕەمزەکانی ئیسلامی لە کوردستانی باشووردا. زۆرێکی تر لەو بەڕێزانەی کە ئێستا وجودیان هەیە لە ناو گۆڕەپانەکەدا، ئەمانش نمونەی بەرچاو بوون لە داینامۆکەکانی ڕابوون. نمونەی تر زۆرە، وەکو دکتۆر بازیانی، کاک دڵشاد گەرمیانی، کاک ئارام قادر، کاک دارە و مامۆستا حەسەن شەمێرانی، کاک کامیل مەحموود و دکتۆر موستەنا و مامۆستا عەبدوڵەتیف و هەتا دوایی. پەیامی من ئەوەیە مادام ئەمانە لە ناو ئەو زەمینەیەدا توانیویانە خۆیان دروست بکەن، بە دڵنیایەوە هەزاران گەنج و لاوی تر دەتوانن ئەو شتە بکەن، وەک ئەمان بن و یاخود بەهێزتریش بن، کەواتە گۆڕانکاری بەردەوامە. چۆن زەمن و شوێن لە بەرژەوەندی ئەو سەرکردانە دروست بووە بە هەمان شێوە بۆ خەڵکی تریش دەڕەخسێ. بەم قسانە وام لە سەیوان کرد کە ئیتر قسە نەکە، خوا حافیزیمان کرد لە یەک و پێش من ڕۆشت و سوپاسی خوددام کرد بەوەی کە ڕزگارم بوو لە دەستی. لە دوای بێزارکردنی سەیوان بۆ ئەوەی ئیتر ڕزگارم بێ بەدەستیەوە ئەوەندە بۆم درێژ کردەوە تا زارێکی تر فێری تانە و تەشەر نەبێ. لە هەمان کاتیشدا ویستم ئەوەی پێ بڵێم کە ناو بانگ دەرکردن توانا و هێزی مرۆڤەکە خۆیەتی. لە دوای گەڕانەوەم بۆ ناو ئۆتۆمبیلەکەم بینیم شێخ بەرقان لە پێشی ئۆتۆمبیلەکەمەوە دانیشتووە و سەسیل و حەسقیلش لە دواوە دانیشتە بوون. ماکوانیش دەڵێ منیش زۆر خۆشحاڵیم دەربڕێ و کردم بە گاڵتە و گەب لەگەڵیاندا. پیانم وت کوا پارەکانتان بۆ کوێ دەسن؟ شێخ بەرقانێژ وتی بڕیارمانداوە لەگەڵ تا بین و هاوڕێیەتیت بکەین تا ناو کەشتێکە و لەوێوە ئەگەر کات و دەرفەت هەبوو لەگەڵ تا دەبین تا دەگەیتەوە نەرویج. ماکوان خۆشحاڵم، حەزەگیان چۆنی و کاکە سەسیلی برام تۆ چۆنی؟ باشن دەنگ و باستان چۆنە؟ بەڕاستی بیرم دەکردن. سەسیل نەمدەوێرا بێم وام دەزانی هەر تووڕەی لێم. ماکوان وەڵا تووڕە نیم لەو ڕۆژەوەی کە ئەو سینەمایەت بۆ ئەو جەماعەتە دروست کردبوو زۆر خۆشتم دەویست. خوا خێرت بنووسێ، حوسێنش لار و خوار بوو ڕاست بۆیەوە، جا بۆ زانیاری زۆر خۆشەویستی لەلام. حەسقیل ئەو سیمینارە زۆر سەرکەوتو بوشتی جوانتان تێیدا باس کرد. ماکوان هەر تۆ بە دڵت بوو بێ حەزەگیان واتە سەرکەوتوو بووین، بەڵام شێخ بەرقان باسی ماسۆنیەتی کرد لەوێ بەڕاستی ئەوە چی بوو؟ شێخ بەرقان ئەو ڕێکخراوی ئاراسی چاوە سەر بە ماسۆنیەکانە، وتم با ئاگادارت بکەمەوە نەوەک بە ناوی ترەوە بتخەنە ناوێەوە، دوای لە سرت دەکەوێ. ماسۆنیەت هەرچەندە ئێستا ئەو توانە و هێزەی نەماوە، گروپی تر خەریکی جێگاگرتنەوەیەتی لە جیهاندا، بەڵام هەر بێ سومعێ لە ناو موسڵماناندا ئەگەر بێهێزیش بێ. ماکوان چۆن ماسۆنیەت توانای نەماوە؟ ئەی خۆ دەڵێن هەموو جیهان دەبا بەڕێوە، جەنگی جیهانی یەکەم و دووەم هەر ئەو بووە، دروستکردنی ئەمریکا و ئیسرائیل و جیهانگیری و هەرچی ڕوو بدات دەڵێن ماسۆنیە، ئیتر چۆن زۆر هێز و توانایان نەماوە؟ شێخ بەرقان زۆرێک لە خەڵکی لە خۆیانەوە قسە دەکەن، یەکزار بەو شێوەیەش نییە، هەندێک لە قسەکان ڕاستە، جوولەکە دەستی تێیدا بووە، بەڵام یەکزار بەو شێوەیەش نییە کە ئەو خەڵکە بیری لێ دەکاتەوە قسەی بۆ دادەتاشن. ماکوان وەڵا شێخەی برام ئەمە یەکەم جارە خەڵک ببینم ئەوەندە بەهێمنیەوە باسی بکە و لە هەمان کاتیشدا تۆ خۆت ئاگادارت کردمەوە لەوەی کە بانگیش نەکرێمە ناوی. شێخ بەرقان ڕاستە بە دڵنیاییەوە نامەوێ بچیتە ناویان، ئێستا لە هەوڵی خراپەکاریدان، دانا یەکەم جار کە دروست بوون کاری زۆر باشیان کرد و زۆر خزمەتیان بە خەڵکی ئەوروپا کرد. ماکوان خزمەتی چی؟ ئەی ئەمانە وا باز ناکەن کە دەیانەوێت جیهان تێک بدەن و گوایە ئەخلاق نەهێڵن و هەموو جیهان خۆیان حکمی بکەن، گوایە شەیتانیش ئاڕاستیان دەکا، چەندەها کەس لە ناویاندا بووە دوای ئەوەی کە هاتوونەتە دەرەوە کوشتیانن، وەکو مایکل جاکسۆن و کەسی چارلز شازادە دیانە و لە ماوەی ڕابردوودا کوڕێکی تری گۆرانی بێژی ئەمریکی کە قسەی پێگوتبوون بە ناوی توپاک کوشتیان. شێخ بەرقان بەشێکی قسەکان ڕاستە بەشێکشی وان نییە. ماکوان چۆن وانیە شێخەی برام؟ ئەی ناڵێن ئەمانە جنگاوەرەکانی معبەدن یا لە سەردەمی فیرعەونەوە دروست بوون، هەڕەمەکانی میسر گوایە ئەمان دروستیان کردووە،
هەر گۆرانی بێژێک و ئەستێرێکی سینەمای هۆلیوود لەگەڵیاندا نەبێت ڕاستە و خۆ دەیکوژن و باز لە سەرکردە جیهانیەکانش دەکرێت کە لەگەڵیاندا بوونە، نمونەی جۆرج واشنتۆن و جێفرس ئەوەشی لەگەڵیاندا نەبوو بێ وەکو جۆرج کەنەدی کوشتویانە. زۆرێکی تر لە سەرکردە و قیاداتی موسڵمان و عەرەبیان لەگەڵ بووە. شێخ بەرقان: ئەگەر وازم لێبێنیت و پەلەم لێنەکەی بۆ ڕوون دەکەمەوە. ماسۆنیەت بەشی زۆرە و ژان و مێژووی نادیارە، هەڵبەت بۆ من نا، لای من هەمووی ڕوونە و شاراوەی تێدا نییە، بەڵام لای زۆربەی خەڵکی ئەوانەی باز دەکرێت زۆر فوی تێکراوە، وەکو میزەڵدان هیچ ڕاست نییە. ڕاستیەکە ئەمەیە، لە سەدەکانی ناوەڕاستدا بزوتنەوەیەکی ئابووری گەورە لە کاری بیناسازی لە ئەوروپادا دەستی پێکرد. ئەو کەسانەی کە کاری هونەری و تەلارسازی و بیناسازیان دەکرد بە زمانی ئینگلیزی پێی دەوترا مەیسنس، واتە دەزڕەنگینەکانی تەلارسازی. زۆر پەرش و بڵاو بوون لە ناو ئەوروپای ئێستادا، بە تایبەت لە سەدەکانی 14 و 15 زاینیدا. تەلاری زۆر جوان و کڵێسای زۆر بەرز و هونەری لە ئەوروپادا دروست کرا. هەرچی پارە و سەروەت و سامانی خەڵکی بوو بەکاردەهاتەوە لە ڕێگەی دەرەبەگ و قەشە و پیاوانی ئاینی بۆ تەلارسازی و بە تایبەت کڵێسای زۆر گەورە دروست کرا. ئەم وەستانەی کە کاریان دەکرد پاریان لەگەڵ کارەکەیاندا وەرگر و زۆر دەوڵەمەند ببوون. لەبەر ئەوەی پێشتر هەموو خاوەن پیشەکان بە گۆڕینەوەی کەرەستە کاریان پێدەکرا، وەکو دارتاش و ئاسنگر و خاوەن پیشەکانی تر. لە زیاتی کارکردنیان خواردن و جلوبەرگ و زەویان دەدرایە. هەر یەک لەوانش لە دێهات و شار و شارۆچکەکانی خۆیاندا بوون. دەستی کار و هێزی کار لەو سەردەمەدا زۆر پێویست بوو بۆ شارە گەورەکان، بە تایبەت بۆ قەشە و پاپا و بەگزادە و سیستەمە پاشاییەکەی ئەو سەردەمە. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە ئەو کەسانەی دەستی دروستکردنی تەلار و باڵەخانە گەورەکانیان هەیە لە ناوچەکاندا کۆ دەبوونەوە و هەر یەکە بە ستافی خۆیان. خێمە یاخود کۆمەڵە شوێنێکی نیشتەجییان دروست دەکرد تا جێگاکەیان بزانرێت و ئیشیان وەردەگر. ئەو جێگایە ناو نرا بەلۆچ، دوای عەرەب ناوی دەنێ بە مەحفەلی ماسۆنیەکان. ماکوان واتە ماسۆنیەت بە ناوی ماسۆن نەهاتووە کە گوایە بە واتای زایۆنی یاخود سەهیۆن دێ. شێخ بەرقان: نەخێر، ئەمە هەمووی قسەی ناو خەڵکی و داتاشینی ئەوانە و لە وشەی مەیسنسەوە هاتووە، واتە دەزڕەنگین و تەلارساز و بەناکان. جا هەرێک لە ستافی بەناکان کە لەو جێگەیەدا یاخود لەو یەکی نیشتەجێیەدا کۆ دەبوونەوە، هەر یەکە ڕەمزێکی خۆی هەبوو. یەکێک بۆ نمونە کونە پەپووی کردبووە لۆگۆی خۆی، یەکێکی تر تراز و ئەوی تریش شاوڵ، یەکێکی تریش ڕاستە و پرگاڵ، کەسێکی تریش هەڕەمەکان و هەتا دوای. ئەمانە بەردەوام بوون لە کارکردن تا ئەو کاتی دیسانەوە جەنگی ناوخۆ و میرات بەشکردنی کڵێسا و دەستە و گروپەکان وایان کرد کە هەلی کارکردن کەم بۆیەوە. ئەو لۆجانە بوونە جێگای کۆبوونەوەی بەناکان و خەڵکەکان کە کرێکار و نەدار بوون. خەڵکێکی نوخبەی سیاسیان تێدا دروست بوو بۆ ئەوەی دەوڵەتی نەتەوەی دروست بکەن، واتە بانگەشی سیستەمی کۆماری بکەن لە دژی دەسەڵاتی کڵێسا و بەگزادەکان بوەستنەوە. هەر ئەوانیش هۆکار بوون بۆ شۆڕشی فەڕەنسا کە لە ناو خەڵکیدا بەناوبانگە و خەڵکێکی تر پێی دەڵێ سەردەمی ڕێنسانس. ماکوان چۆن ئەو لۆجانی باسی دەکەی خێرا گۆڕان بۆ کاری سیاسی و بزوتنەوەیەکی گۆڕانکاری. شێخ بەرقانێ وتی: خێرا نەبوو، بە قۆناغ و گۆڕانکاری زەمەنەکە بوو. سەرەتا ئەو جێگایە بووە قوتابخانە بۆ خوێندنی وانەی بیناسازی و لێکۆڵینەوە لە ئەندازیاری و کاری بەنایی. ئینجا لە دوای ئەوە ئاوا وردە وردە گۆڕە بۆ بنەما سیاسیەکان بە هۆکاری کەمبوونەوەی هەلی کار و زۆربوونی خەڵکی لەو یەکانە و بە دڵنیاییشەوە ئەو کاتە یەهودیەکان زۆریان دەزڕەنگین و پارەدار بوون. ئەوان ویستیان لە دەسەڵاتی کڵێسا و کارە قێزەونەکانی پاشە و بەگزادەکان ڕزگاریان بێ و سیستەمی کۆماری لە ناو خەڵکیدا بڵاو بکەنە و شۆڕشی نەتەوەی دروست بکەن. ماکوان واتە ئەم مێژووی تۆ باسی دەکەی هیچ کەس لە مرۆڤەکان نەیانزانیوە؟ شێخ بەرقان: بەڵێ زۆرێک لە مێژوو نووسەکان باسییان کردووە، بەڵام خەڵکی کەمتر مێژۆ ڕاستەکەیان زانیوە. ئەوە زیاتر گەورەکردن و لێکۆڵینەوەی خوڕافیان بۆ داڕشتون. ماکوان: ئەی ئەم نهێنی و شارنەوەی ئەو زانیاریانە چییە لەبارەی ماسۆنیەکانەوە؟ شێخ بەرقان: نهێنیەکە لەوە سەرچاوی گرتووەکو نهێنی پیشەکە کە فێری هەموو کەس نەدەکرا، واتە نهێنی پیشەی بەنایەکە دەپارێزرا و ئەم یەکە نیشتەجیانە هەموو کەسێکیان فێر نەدەکرد، چونکە ئەو سەردەما بۆ فێربوونی ئەو پیشەیە زانکۆ و قوتابخانە و پەیمانگان نەبووە، یان حیرفەیی بووە، یاخود لە کەس و کارەکەیانەوە بۆیان ماوەتەوە. کاری زۆر نهێنیان دەکرد لەگەڵ یەکتیدا وەک خاوەن پیشەکان، ئەویش بۆ ئەوەی کڕیارەکانیان لێیان تێنەگەن و وەستایەتی و بەنایەتی خۆیان دەپاراست. پاشان لەناو ئەم بەنایانەدا
ڕەوشت و دەستپاکی و کۆمەڵێک سوێند خواردنی تایبەت هەبوو تایبەت بەخۆیان کە ئەم دەستور و پرۆتۆکۆڵانە لە ساڵی 1370 زاینی سەرچاوی گرتووە. ماکوان کەواتە ئەوانەی کە باز دەکرێت گوایە لە زەمن و سەردەمێکی زۆر کۆن و سەرچاوی گرتووە هیچی ڕاز نییە. شێخ بەرقان بەڵێ بەدڵنیاییەوە هیچی ڕاز نییە. ماکوان ئەی لە کەیدا بەهێز بوون؟ کاریگەری و کاریان چۆن فراوان بووە؟ شێخ بەرقان کاریان لە دوای شۆڕشی فەڕەنساوە بەرفراوان بووە تا سەردەمەکانی ئیستیعماری و لە دوای ئەوەی کە کارەکانیان سەرکەوت ئینجا هەمان بیر و باوەڕیان بربەڵاو کرد بۆ ناو جیهانی ئیسلامی بە ناوی ئەوەی کە چاکسازی دەکەن و ئەوانەی کاری گەندەڵی و خراپەکاری بڵاو دەکەنەوە لا ببرێن و خەڵکی دەستپاک و خاوەن ئەزمون بخرێتە جێگان. سەرەتای قسە و باسەکانیان باش بوو بەڵام لە دواییدا چۆن ریفۆرم کرا کە بە دەستی ماسۆنێتی جیهانی بوو لە ڕێگای مارتن لۆسەرەوە بە هەمان شێوە ویستیان ریفۆرم لە جیهانی ئیسلامیدا بکەن بەم شێوەی کە لە ئەوروپادا کرا. چەندین کاریان ئەنجامدا بەڵام بۆیان نەکرا و هەر زار و بەناوێکەوە دەهاتە ناوەوە، جارێک لە ڕێگای پیاوچاکانەوە، جارێکی تریش لە ڕێگای ئیستیعماری داگیرکاریەوە، جارێکی تریش بە ناوی ئاینەوە تا کۆتا جاریان لە ڕێگای دروستکردنی سەرکردەی خۆیان بەڵام نەیانتوانی ئەوەی خۆیان ئەیانەوێ بیکەن و بگەن بە ئەنجام بەڵکو وردە وردە جێگایان چۆڵ کرد بۆ سیاسیەکانی تر کە کاری دیکەی تێدا بکەن بە ناوی سەرمایەداری و دروستکردنی کۆمپانیای زەبەلاح تا ئەم دواییانە کە بانگەشی ئەوە کرا گوایە ڕۆژهەڵاتێکی ناوینی نوێ دروست دەکەن بەهاری عەرەبی و زۆرێک لە سەرکردەکانیان هێنایە خوارەوە ئاژا و پەشێویان خستە ناو کۆمەڵانی خەڵکی ئەو ناوچەیە. ماکوان کەواتە هەر خراپەکارن و هەر ئاژاوا دەنێنەوە. شێخ بەرقان بەدڵنیاییەوە خراپن، کەس باسی باشەیانی نەکردووە، بەرژەوەندی تایبەتی خۆیان دەوێ و دژی بیر و بۆچوونی موسڵمانانن و تەنانەت خودی ئاینی ئیسلامیشن. ماکوان ئەی فەرموود ئێستا لاواز بوون، واتە چۆن لاواز بوونە تێم بگەێنە؟ شێخ بەرقان بەڵێ لەم سەردەمەدا ئەو توانا و هێز و دەسەڵاتیان نەماوە بەڵکو ئێستا ڕێکخراوەکانی سەر بە ماسۆنیە زیاتر کار لەسەر گۆرانی بێژ و دەوڵەمەندەکان و ئەسێرە سینەماییەکانی هۆڵیود و جیهان دەکەن. دەیەوێت لە هەر جێگایەکدا کەسێک ناوبانگ دەربکە نفوزی هەبێ ئەوان دەچن دەیلکێنن بە خۆیانەوە جا بە ئاشکرا بێ یاخود نهێنی بۆ ئەوەی بتوان سەر لە نوێ پێگە و خەڵکی تر بۆ خۆیان ڕابکێشن و ڕێکخستنیان بەهێز بکەنەوە لە جیهاندا. ماکوان لە ڕێگەی تەنها ئەو خەڵکانەوە دەستە ناو خەڵکی واتە سەرکردەکانیان بەلاوە گرنگ نییە؟ شێخ بەرقان بەڵێ ئەوانیشیان بۆ گرنگە، کەسێکی وەکو دۆناڵد ترامپ لەگەڵ خۆیاندایە، زۆرێکی تر لە ساحیر و جاد و بازەکان یاخود زۆرێکی تر لە بەرنامە گرنگەکانی تەلەڤیزیۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەتا دوای ئەوان سەرپەرشتی دەکەن. ماکوان ساحیرەکانش لەگەڵ ئەواندان یاخود چی؟ شێخ بەرقان بەڵێ بەدڵنیاییەوە لەم کاتەدا خۆت باش دەزانی شەیتان دەپەرستن و ڕاستەوخۆ قسە لەگەڵ خەڵکی ئێمەی جنۆکی بێدیندا دەکەن و بە ئاشکرا چوونەتە ناو لاشیان و هەروەها پەرستگای شەیتان لە ئەمریکا و میسر و ئەوروپا و لە زۆرێک لە جێگاکانی تر لە جیهاندا هەیە. زۆرێک لە سیاسی و لە خەڵکە بەناوبانگەکانی جیهان جنۆکە کافرەکان چوونەتە لاشیان و لە ناو لاشیاندا بە تەواوەتی قۆڕخ کراون. ئەوەی ئەوان بیانەوێ پێیان دەکەن سیحری ڕەش و کاری قێزەون و بەدڕەوشتی هەر لەوێەوە سەرچاوە دەگرێ و هەرسی کەناڵە سێکسیەکانی جیهانە ئەوان سەرپەرشتی دەکەن. ماکوان سیحری ڕەش و سپی چییە شێخ بەرقان؟ سیحر هەر سیحر نییە؟ ئیتر ڕەش و سپێکی لە چیدایە؟ شێخ بەرقان ڕاستە سپی و ڕەش ئێمەی جنۆکە و ئێوەی مرۆڤ ناومان لێ ناوە، دەنا سیحر هەر سیحرە. ماکوان جا ماسۆنیەت کاری چییە بەم سیحرانە؟ شێخ بەرقان ئەگەر ڕاستی دەوێت زۆرترین ساحیرە خراپەکارەکان لەم سەردەمەدا لەناو ئەواندا کار دەکەن بە کۆمەڵ بە ناوی ڕێکخراوەکان کە یارمەتی هەژاران ئەدەن لە ڕێگەی خواردن و جنوبەرگیانەوە کافریان دەکەن، سیحر و جنۆکە دەخەنە لاشەی ئەو خەڵکە هەژار و بێدەرەتانەوە. ماکوان کەواتە هەر زەنگەکەیە کە لە نێوانی موسڵمانان و خاس دروشمەکانە. شێخ بەرقان کوا ئێستا خۆشیان بڕوان بە خاس و مەسیحیەت نەماوە، باشترە بڵێ شەڕی بێدین و موسڵمانەکان. ماکوان زۆر ڕاستە، بەڵام تەماشای لۆگۆکانیشیان بکە، زیاتر پەیوەستە بە بینە و دروستکردنی بینەوە. شێخ بەرقان ئاخر بۆیە شێوەی لۆگۆکانیان بەو زۆرەیە چونکە لە سەرەتادا کارەکەیان ئەوە بوو کە باسمان کرد لە سەرەتادا، بەڵام دوای خەڵکی تر لە پیشەوەرەکانی تر هاتنە ناوێەوە وەکو دکتۆر و خەڵکی سیاسی و خەڵکی دەوڵەمەند و دارتاش و ئاسنگەر و لە هەموو چین و توێژەکانی تر وەکو سندیکایەکی لێهات لە ئەوروپا هەموو لۆجەکان بوون بە یەک
و ئەو کات حکوومەتەکانی ژۆک و ڕێکخراوێک مامەڵی لەگەڵ دەکردنەوە. ماکوان ئەو سیحری ڕەش و کاری چوونە ناولاشی ئەو خەڵکانی ڕۆژئاوا چۆن چارەسەر دەکرێت؟ شێخ بەرقان ئەوان ناتوانن ڕزگاریان ببێت لە دەست ئەو شەیتانانە تاکە ڕزگاربوونیەکیان موسڵمان بوونیانە. خۆشت دەزانی وایان لێ دەکەن کە ڕقێکی زۆریان لە ئیسلام و موسڵمانان ببێتەوە، چونکە شەڕی گەورەی ئەوان لەگەڵ خوای پەروەردگارمانە. دایانەوێ ئەوەی خواپەرستە واز لە خواپەرستیەکەی بهێنێت و بڕوات. ئیتر لە ڕێگەی ئەوانەوە خۆیان و شەیتانەکان حکمی سەر زەوی بکەن کە کردوشیانە. ماکوان پێم وابێ هەر ئەمانیش بوون خلافەتی ئیسلامیان لە تورکیا ڕووخان و سوڵتان عەبدولحەمیدیان هێنایە خوارەوە لە دەسەڵاتەکەی. ئەو لۆزوو دەسەڵاتی ماسۆنیەکان بوو کە کردی لە تورکیادا لە ڕێگەی سەباتای زائیفی یاخود سەباتای تەزفی کەمال ئەتاتورک کە خۆیان ناو نابوو یەهودی دەونما واتە یەهودا هەڵگەڕاوەکان. شێخ بەرقان بە دڵنیاییەوە ڕاستە ئەوان هۆکاری سەرەکی بوون. سەسی لژوتی سەباتی زائیفی کێ ماکوان؟ ماکوان پێم وابێت تۆ دەیانناسی سەسیلی برام، بەڵام ئەوەندەی شارەزایم لی هەبێ لە خلافەتی ئیسلامیدا لە تورکیا ئێستادا لە ساڵی 1630 زاینی کەسێکی جوولەکە بە ناوی سەباتای زائیفی دەرکەوت کە تەمەنی 22 ساڵ بوو. بانگەشی ئەوەی دەکرد لە پایتەختی موسڵمانان ئەستەمبول کە گوایە عیسای کوڕی مەریەمە خەڵکی دەبێت گوێی بۆ بگرن. ئەو دەما حکوومەتی عوسمانی ئازادی پێبەخشی بۆ هۆکارەی کە لەسەر بیرروباوڕی خۆی دەدوێ لەسەر بیرروباوڕی خۆشی ئازادە. لە دواییدا ئەم کەسە زۆربەی جێگاکان گەڕا و سەفەری کرد بۆ ئەوروپا و پاشان وڵاتانی موسڵمانان وەک فەڵەستین و عێراق و تونس و هەتا دوای خۆی کردە پاشا و بانگەشی پاشابوونی دەکرد. حەسقیل ئەی خەڵکی کوێ بوو؟ ماکوان لە بنەڕەتدا لە یەهودیە ڕاکردوەکانی ئیسپانیا بوو. هیچ وڵاتێکی ڕۆژ ئاوایی نەیگرتنە خۆیان. کەسی لە وڵاتی موسڵماناندا خۆی بە پاشا ناساند و ناوی خەلیفەی لابر ناوی خۆی خستە جێگای ئەوان. داوای دروستکردنی دەوڵەتی یەهودی دەکرد لە ناو خاکی موسڵماناندا تا خەلیفەی موسڵمانان لە ڕێگای سەدری ئەعەزەم و چەند زانایەکی بەناوبانگ و شەیخول ئیسلام یەحیا ئەفەندی موقریزادە و زانای بەناوبانگی ئەو سەردەمە محەممەد ئەفەندی وانلی لە ڕێگای دکتۆر مستەفا حیاتی تەرجومە دەکرایەوە بۆ تورکی لە زمانی ئیسپانیەوە تا قسە و باسی لێ دەربهێنن و بزانن داوای چی دەکا. لە کۆتاییدا هیچی پێنەما خۆی بە ئاشکراوتی موسڵمان دەبم، بەڵام درۆی کرد. خۆی ناونا محەممەد داواشی کرد کە ڕێگای لێ نەگرن بڕوات بانگەوازی خەڵکی بکا بۆ ئیسلام، بەڵام بە درۆوە بانگەوازی دەکرد بۆ ئیسلام. کاری سەرەکی کۆکردنەوەی یەهودیەکان بوو دژی موسڵمانان. حەسقیل داوای چی دەکرد؟ ماکوان لە بانگەشەکەیدا لە خاکی فەڵەستین ئەم باسی کردووە کە هەموو جیهانی دابش کرد بەسەر 38 جێگادا بۆ هەر جێگایەک پاشایەکی دانا و خۆشی کرد بە پاشا بەسەر هەمویانەوە. لە دواییدا کە گەڕایەوە بۆ ئەستەمبول لەوێ هانی خەڵکیدا کە خۆ پێشاندان بکەن و دەوڵەتی عوسمانی بکەن بە چەند بەشێکەوە. ئەم کارە چەند زار دووبارە بۆیەوە، بەڵام بە هۆکاری ئەوەی کە هیچ کاریگەری لەسەر موسڵمانان دروست نەکرد زۆر گرنگی پێنەدرا. بەڵام پاشان لەلایەن ڕیفۆرم خوازەکانی ئەوروپاوە یارمەتیان دەدرا و خەڵکیان پێچەواشا کرد بۆیە ناچار دەوڵەتی عوسمانی هەموو ئەو کەسانی گرت و بە سەرۆکەکەیانەوە کە سەباتای زائیفی بوو. لە دوای لێکۆڵینەوە لەلایەن دەوڵەتی موسڵمانانەوە بە هۆکاری خیانەتی گەورە دژ بە دەوڵەتی ئیسلامی بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچوو. پاشان لەو کاتێک کە بڕیارەکە جێبەجێ دەکرا سەباتای زائیفی خۆی و هاوڕێکانیان بڕیاریاندا ببنە موسڵمان و ئیسلام بوونی خۆیان لەسەر پەتی سێدارە بە کۆمەڵ ڕاگەیان. لەو کاتەدا قازی موسڵمانان بڕیارەکەی بۆ گۆڕین و هەمویان ئازاد کران. ئەو منهەجی دینی ئیسلامە کە بەو شێوەیە ڕەفتار لەگەڵ خەڵکی منافقیش دەکا. مادام بە ئاشکرا موسڵمان بوونی خۆی ڕاگەیان ئیتر گوێ بە باگراوندی نادرێت کە پێشووتر چی بووە. پاشان ئەم کۆمەڵە خەڵکی لە مێژوودا بە یەهودی دەونمە ناسراون واتە ئەو یەهودیانەی کە لە ئاینی جوولەکە هەڵگەڕانەوە. ئەمانە بەردەوام لە ناو خەلافەتی ئیسلامیدا خەریکی پیلان و دروستکردنی ڕێکخراوە و مەحفەلی جوولەکە بوون کە لە داهاتوودا بە مەحفەلی سەهیۆنی ناسراون بەدەیان پیاوی ئەلمانی وەکو جەدەد نامیق و مستەفا کەمال ئەتاتورک، حکمت بابان و عەبدوڕەحمان بەدرخان، عەبدوڵڵا جەودەت، حوسێن زاهیدش. سەرپەرشتیاری گشتی ئەمانە کەسێکی ماسۆنی بوو بە ناوی داود کوهین کە توانیان دەست بەسەر مەجلیسی مەبعوثان بگرن. زۆرێکی تر لەو ناوانە کە بۆ باسکردنیان لە بیرمان نەماون. ئەم ئەلمانیانە کە دروست بوون ویستیان ڕیفۆرم بکەن، تەنانەت زۆرێک لە مزگەوتەکانی ئەستەمبوڵیان کردە قاوەخانە و جێگەی سەربازی و تەنانەت هەندێکیان کرانە تەویلەی وڵاخ.
بەڵام ئەوەی کە ئەم شاڵە و ڕیفۆرمە جوولەکە ساهیۆنە ماسۆنیی ڕاگر کۆمەڵی یەکگرتووی موحەممەدی بوو کە دوای ناسرا بە حیزبێکی ئیسلامی بەناوی حیزبی برایانی موحەممەدی بەسەرکردایەتی حافظ دەروێژ وەحدەتی بوو کە زمان حاڵی ئەو حیزبە ڕۆژنامەیەک بوو بەناوی بورکان لە دوای ململانەیەکی زۆر هەموو ئەم سەرکردانە دەخرانە زیندان یاخو شۆڕشەکانیان کەپ دەکرایەوە. ئیتیحادیەکانی توورانی بە تەواوەتی دەسەڵاتیان پەیدا کرد چونکە بانگەشی علمانیەتیان دەکرد بە دەیان کەڵە پیاو وەکو شێخ سەعیدی حەفید و کوڕە بەڕێزەکەی کە باوکی شێخ مەحموود بوو لە شاری مووسڵ تیرۆر کران بە دەستی ئیتیحادیەکان. شێخ بەرقانیش وتی ڕاستە ئەوە کەشتیەکەیە بچۆرە ناوەوە داوای پاسپۆرت دەکەن لە ناوەوە یەکتر دەبینینەوە. چوومە ناو کەشتیەکە و ئۆتۆمبیلەکەم لە ناویدا پارک کرد وردە وردا چوومە سەرەوە بۆ پرزگەی کەشتیەکە تاوەکو کلیلی ژوورەکەم وەرگر و لەوێدا لە سەرەدا وەستا بووم. کوڕێک لە تەمەنی خۆمدا لەگەڵ دوو ئافرەتدا لە دوامەوە بوون کە چەند کەسێکی بیانی لە نێوانماندا بوون بەڵام بۆم دەرکەوت کە ئەوان بە کوردی قسەیان دەکرد. لە کاتی قسەکردنیاندا بە کوردی بێ ئەوەی ئاگام لە خۆم بێ ئۆتۆماتیکی ئاوڕمدایەوە بۆ ئەوی بزانم ئەمانە کێن کە بە کوردی قسە دەکەن. کە تەماشام کردن بە چەند سرکەیەک ئەوانش یەکسەر منیان بینی وتیان ئەوە کووردە هێواش قسە بکە. کلیلی ژوورەکەم وەرگر و چوومە ژوورەکەی خۆم تا ماوەیەک وەستان بۆ ئەوەی شێخ بەرقان و کاکسەسیل و حەزەگیان پەیدا ببنەوە. لە ڕوشم نەدەهات خۆم بگۆڕم لە دڵی خۆم داوتم نەوەک لە پڕدا بێن. نیو کاتژمێرێک چاوەڕێم کردن دیار نەبوون. ناچار دووشم گرت و هاتمە دەرەوە دەستم کرد بە نوێژکردن. نوێژی مەغریب و عیشام تێیدا قەسر و جەمع کرد. دوای ئەوە بیرم لێ کردەوە بڕۆمەوە ناو بازار و ڕێستۆرانتەکە. چوومە ڕێستۆرانتەکە نانم خوارد و بەناو بازاڕەکەیدا دەگەڕام. هەندێک منداڵ یاریان دەکرد. کاتێک تەماشای منداڵەکانم دەکرد بیری منداڵەکانی خۆممم دەهات کە ئانا و لین بوون. بیرم لەوە کردەوە بسم سەر و دیاری جوانیان بۆ بکڕم. لە ناو بازاری کەشتێکەدا بە دوای یاری منداڵانە دەگەڕام و ئەو کوڕی کە لەگەڵ دوو ئافرەتەکە بوو هات بۆلام وتی کاک ماکوان چۆنی؟ ماکوان سوپاس گیان. ڕوو من هات دەستم بر تەوقەی لەگەڵ بکەم. لە دەستیدا عەلاگەیەکی پێبوو دایە دەستەکەی تری و شوشەکان کێشان بەیەکدا دیار بوو مەی و خواردنەوەی کڕی بوو. لێم پرسی جەنابتان کێ بوون؟ ئەوی ژووتی من ناوم ئومێدە و خەڵکی سلێمانیم لە فەیسبوک متابعی جەنابتم و زۆر گوێ بۆ لایڤەکانت دەگرم. ماکوانش بە پێکەنینەوەتی بە شەڕا بۆ بە دیارمەوەدا دەنیشی یاخود ڤۆدگا. ئومێدەش وتی ئەوە بۆ خۆم نییە من ئەو جۆرە مەشروبانە ناخۆمەوە ئەو پەڕی بیرەیەک یان دوان بخۆمەوە بۆ باوکمم کڕیوە ئەو داوای لێ کردوم. ماکوان باشە بەڕێزگیان فەرم و پشووی خۆت وەرگرە منیش خەریکی تەماشای ئەم یاریانم بزانم دوو یاری جوان هەڵنابژێرم بۆ منداڵەکانم. ئومێد زۆر باشە خوا منداڵەکان لێ نەسێنێ بەڵام ئەگەر پێت خۆش بوو حەز دەکەم داوەتت بکەم بەیەکەوە قاوەیەک بخۆینەوە خۆشحاڵ دەبم بەو شتە. ماکوان سوپاس بە خۆشحاڵیەوە بەڵام من بۆ قاوە خواردن قبوڵی دەکەم تۆش لە قاوە زیاتر لەگەڵمدا نەخۆیتەوە واتامە بەسمە دانانیشم لەگەڵ کەسێک مەی بخواتەوە خۆت دەزانی لای من ئەوە دروست نییە لەوانەیە بمناسیت و بزانیت کە باگراوندی فکری و دینداری من چییە. ئومێد بەڵێ کاک ماکوانگیان بە دڵنیاییەوە چۆن شتی وا دەکەم لەبەر ڕێزی تۆ هەر ناخۆمەوە. ماکوان فەرمو ئاوا نزیکەی نیو کاژمێرێکی تر لە قاوەخانەی ڕێستۆرانتەکە دەبم ئەگەر پێش من سووی کورسیەک بگرە. ماڵ ئاواییمان کردو منیش تۆزێک لە نیو کاژمێرم پێچوو ئەو کەرستانی کە کڕی بووم برمەوە بۆ ژوورەکەم دامنە و هاتمەوە بۆ ئەو پەیمان و ژوانەی کە لەگەڵ ئومێد بەستە بوومان. چوون بۆ قاوەخانەکە لەوێ نەمبینی لە دڵی خۆم داوتم سوپاس بۆ خودا دەسمەوە ڕێک دەخەوم تا بەیانی پشتم هەڵکرد بگەڕێمەوە ئومێد بەرەو ڕووم هات. ئومێد وتی لەوێدا دانیشتوین تۆ منت نەدیوە کە سوم دانیشتم دوو ئافرەتەکەی لەگەڵدا بوون بەڵام زۆر گۆڕابوون. ماکوان ئەی ئەم دوو خوشکە بەڕێزەکێن. ئومێد یەکێکیان خێزانمە و ئەوی دیکەش خوشکی خێزانمە. هەردوو ئافرەتەکە دەستیان هێنا بۆ لای من بۆ تەوقە منیش دەستم بر بۆ سەر سنگم و وتم خۆشحاڵم بە ناسینتان ببورن دەستنوێژم هەیە و دنیاش ساردە با دەستنوێژەکەم بمێنێ ئەگەر لێم ناسێنن مەمنونتان دەبم. ئینجا کرمە موجامە لەو پرسییم ئەم دوو خوشکە نەبوون لە کاتی وەرگرتنی کلیل لە پرزگەکە لەگەڵ تابوون؟ ئومێد بڵێ ئەوە خۆیانن. ماکوان ئەی چۆن ئاوا جوان بوون خێرە شتی سحری لێیە لە ناو ئەم کەشتیەدا؟
ئافرەتەکانش دەستیان کرد بە پێکەنین و وتیان نەوەڵام مکیاج و مەیک ئەپمان کردووە، مەیکەپەکەمان خراپ ببوو. ماکوان ئەگەر بپرسم مەیکەپ چییە خۆگاڵتەم پێ ناکەن، ئەو مەیکەپانە پیاویش دەتوانێت بیکا وەکو ئێوە ئاوا بگۆڕێت و قۆز بێ. من هەر بۆ خۆشی قسەکەم کرد وا خۆم نیشاندا کە نازانم مەیکەپ چییە، ویستم هەنێک شەرحی بکەن بۆم و بۆم بکرێنەوە بۆ قسەکردن و بزانم ڕۆشنبیریان چۆنە. ئافرەتەکان دەستیان کرد بە قسەکردن بۆ ئەوەی لێکۆڵینەوەی وردم بۆ بکەن لەسەر مەیکاپ. منش وتم وا بێت پێشی کاری مەیکاپ دەبێت بزانم کێن و ناوتان چییە و چیتان خوێندووە پێشکەشی دەکەن بە کێش. هەمومان دەستمان کرد بە پێکەنین. سارا وتی من سارام هاوژینی ئومێدم و ئەمیش تارای خوشکمە. ماکوان خۆشحاڵم بە ناسینی ئەم دوو خاتوونە بەڕێزە سارا و تارە. ساراش دەستی کرد بە ڕوونکردنەوەی مەیکاپ ویستی درێژەی بداتێ. ماکوان ئەی بۆ ناڵەی سوورا و سپیاومان کردووە، من لادەیم دەبێ ئاوا تێم بگەێنی. تارە بەڵێ وایە بەس ئێستا ناوی مەیکاپە. ماکوان واتە لەگەڵ پۆزمۆدێرنە ئەمیش گۆڕاوە ناوەکەی پەرە پێدراوە وانییە تارە؟ تاراش بە پێکەنینەوتی بەڵێ وایە. ماکوان کێشەکە لەوەدایە کە هەموو شتێک لە گۆڕانکاریدایە، بەڵام بەداخەو مرۆڤەکان نەبێت کە لە چەقبەستوی و خۆیان دەرناسن. ئومێد کاک ماکوان من زۆر گوێ بۆ قسە و باسەکانت ڕادەگرم و زۆریش سەرنج ڕاکێشە، هەمیشە قسە و باسەکانە نوێگەری تێدایە. ماکوان من زۆر خۆشحاڵم، بەڵام دەزانی کاکە ئومێد تا ئێستا ژوا هەستم کردووە کە تەنها موسڵمان گوێ بۆ من دەگرێ یان ئەوانەی کە نەیاری منن گوێ دەگرن، ئەویش بۆ ڕەتدانەوەی من. ئومێد ناوان نییە بڕوا بکە جاری واهەیە لە ماڵی ئێمەدا باوکم و دایکم بە دیارتەوە دادەنیش. ماکوان بە دیاریشمەوە دەخواتەوە باوکی بەڕێستان؟ ئومێد بە پێکەنینەوتی نامەوێت درۆ بکەم، بەڵێ هەر وایە کە تۆ دەیت زۆری خۆش دەوێ، بە دایکم دەڵێ ئەوە هات گوندەکە هات. ماکوان بۆ پێم دەڵێ گوندەکە؟ ئومێد خۆشم زارێک لێم پرسی، دەڵێت کاتێک ئەو دێ وەکو گوندە وایە کەس ناتوانێت ڕووبەڕووی ببێتەوە. ماکوان مەبەستی ئەو خراپ نییە دیارە، خۆی گوندە بەواتای کەسێکی شەلاتی و چەقۆوە شێندێت، ئایا ئەو شتە دەزانی یا خودنا؟ ئومێد ناکاک ماکوان تۆ خۆشەویستی ڕێزت هەیە لە لای ئێمە. سارە بەڕاستی من کە گوێت لێ دەگرم دەترسم، هەست دەکەم ئێستا بۆمان دەیتە دەرەوە، خوێنەرێکی زۆر سەختی تۆم. ماکوان تۆش گوێم بۆ دەگریت و سەرسەختیشی، بۆ من زێگەی خۆشحاڵیە؟ سارە ئەی چۆن من هەموو مەملەکەتی عشق و مەملەکەتی شەیتانی یەک و دووم خوێندۆتەوە، ویستم بپرسم کەی بەشی سێم دەنووسی؟ ماکوان بەشی سێم 3 ساڵ لە دوای دەرچوونی بەشی دووەم دەنووسم. ئەی ڕاچی بوو دەربارەی ئەو کتێبانە؟ سارە زۆر خۆش بوو، زۆر شتی لێوە فێر بووم بەڕاستی. ماکوانش بە پێکەنینەوتی وەکو مەیکاپ فێر بووی؟ تارە منیش سەرەتا زۆر ترسام لە مەملەکەتی شەیتان، بەڵام کە تەواوم کرد زۆر ئازا بووم، ئێستا لە هیچ شتێک ناترسم. ماکوان بەخوا من هەڵەیەکی زۆر گەورەم کرد ئەو کتێبەم نووسی، چۆن وام لێ کردووی کە لە هیچ نەترسی؟ ئەی لە خودا ناترسی تۆ؟ تارە چۆن لە خودا ناترسم، بەخوا نوێژش دەکەم، بەس زاروبار نوێژەکانم لێ دەچێت، دەنا زۆر بڕوام بە خودا و پێغەمبەر هەیە، بەس تخوا پێم بڵێ کاک ماکوان حەسقیل هەر لەگەڵ تا ماوە یا خودنا؟ ماکوان لەم دەوروبەرە نەهاکا پەیدا بوون، هەروام و ڕاستەوخۆ قیژاندی، ئەو خەڵکە لە ناو شوێنەکە تەماشایان دەکردین. منیش وتم ئێخۆ تۆ وتت ئازا بووم، ئەو ئازایەتێکت بوو؟ هەمومان دامانەوە لە قاقەی پێکەنین، دوای بۆیان باس کردم ئەو شەوا لە ناو کەشتێکەدا هەر خەوی لێ نەکەوت بوو. ئومێد وتی من بڕوام بە ئیسلام هەیە، بەس هەندێک گومانم هەیە هاوکاریم بکەی زۆر مەمنونت دەبم. ماکوانش وتی بە دڵنیاییەوە ئەگەر بتوانم لە خزمەتت دام. ئومێد وتی من لە سوید دەرچووی زانستە سیاسیەکانم، سەرەتا بڕوام بە خودا نەبوو کە گوێم بۆ تۆ گرت تا ڕادەیەک بڕوام وایە کە وجودی خوا زۆر بەهێزترە تا نەبوونی، بەڵام دەمەوێ ئەوە بزانم ئیسلام چۆن ڕەفتار لەگەڵ خەڵکی بێدیندا دەکا، بەڵام شتی واقعیم دەوێت و قسەم ناوێ، ئەوە داعشە و ئەوەش قاعیدەیە، پاشان لە بەرچاو ئەو هەموو هێزە ئیسلامیانی تر کە دەیبینین. ماکوان تۆ حەز دەکەی باسی خەڵک بکەین یان باسی ئیسلام بکەین، کامیانت دەوێت؟ ئومێد هەردووکیانم دەوێت، خەڵک و ئیسلام هەردووکیان پەیوەستن بە یەکەوە، ئەیوانیە؟ ماکوان وایە ڕاستە هەردووکمان قاوەکەمان لە بەردەمدایە و کوپەکانشمان لە یەک دەچن، هیچ جیاوازیەکیان نییە، قاوەکەشمان لە یەک جێگاوە تێکراوە، وەکو یەکترن وایە یان نا؟ ئومێد
وایە بەڵام پەیوەندی بە باسەکەمانەوە چییە؟ ماکوان پەیوەندی زۆرە. تەماشای دەستی من بکات چۆن دەیخۆمەوە و کوێم گرتووە، بە دەستی ڕاست دەیخۆمەوە وایە یان نا؟ ئومێد وایە. ماکوان تۆش بە دەستی چەپ دەیخۆیتەوە نیوەی کوپەکەت گرتووە و لەگەڵیشیدا شیرت تێکەڵ کردووە، کەواتە هەر هەمان کوپ و هەمان قاوەیە لای من و تۆی مرۆڤ بە جۆرێکی تر خۆی نمایش دەکا. ئیسلامیش هەروایە، هەر یەک ئیسلامە، بەڵام هەر یەکە و بەدەستی خۆی دەیجوڵێنێت. دەبێ بپرسین کامان بەڕاستی بەکارمان هێناوە. ئومێد ئاخر لە کۆتازاردا خۆ هەر قاوەکە دەخۆینەوە. ماکوان کەس نەیوتووە مەیخۆرەوە، بەڵام تامەکان جیاوازە لە منەوە بۆ تۆ. ئەگەر هەر یەکەمان دەرخواردی خەڵکی تری بدەین بە تامی قاوەی ماکوان و ئومێد دەناسرێ وایە یان نا؟ ئومێد بەڵێ ڕاستەکەی وایە. ماکوان کەواتە دەبێت لە سەر چاوەکەی ئیسلامەوە قسە بکەین، بزانین چۆن پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ ڕەفتاری کردووە، وایە یاخود نا؟ ئومێد وایە، بەڵام کاک ماکوان چۆن ئیسلام بەسەر خەڵکی کوردستاندا دەسەپێنی کە موسڵمان و ئەلمانی و مەسیحی و کاکەیی و یەزیدی و زەردەشتی و شیوعی و دنیای حزب هەتا دوای لە ناویدا هەیە، ئایا جزیەمان لێ وەردەگریت یان ئیسلام بە کەڵکی سەردەمی خۆی دێ؟ ئیسلامەکەت بەسەر چوە و بە کەڵکی ئێستا نایە. ئەتوانی وەڵام بدەیتەوە، بەڵام وەڵامێکی لۆژیکیم دەوێ. ماکوان سەردەمی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ هەموو کاتەکان گونجاوە و پڕۆژێ و موعجیزەیە. ئەوت بۆ باز دەکەم باشە؟ ئومێد زۆر باشە، فەرموو. ماکوان سەردەمی ئێستا و ژیانی موسڵمانان و بە تایبەتیش کوردستان لە سەردەمی سەرەتای 2 ساڵی مەدینە دەچێ کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت چووە ناو دەسەڵاتە و دەسەڵاتەکەی دیاری کرابوو، چونکە تەنها خۆی نەبوو لەو مەملەکەتە و وڵاتەدا، بەڵکو چەندین کۆمەڵ و گروپی تێدا هەبوو، هەر وەک یەک تەماشا دەکران و لەسەر بنەمای هاونیشتیمانی بوون، مامەڵیان لەگەڵ یەکتریشدا دەکرد. دەستور نووسرایەوە، بەم پێ سیستەمی ئیسلامەتی بنەڕەتی دەگەڕێتەوە بۆ نووسینەوەی دەستور و کۆکردنەوەی هەموو حیزب و لایەنەکان لەژێر چەتری هاوڵاتی بووندا نەک ئیسلام، چونکە ئیسلام تەنها بۆ موسڵمانانە. هەروەک پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کردی، ئەم گروپانەی لەژێر چەتری هاوڵاتی بوونی مەدینە کۆ کردەوە. هەموو سیرەکان واتە ژیاننامی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ئەو دەستورەی تێدایە، وەک سەرچاوە ئاماژەی پێ دەکەم. دەرفەتم کەمە، ناتوانم هەموو سیرەکانت بۆ بڵێم. ئومێد ئاساییە قسەکانت جێگەی باوەڕن، دەزانم لە خۆتەوە قسە ناکەی. ماکوان زۆر سوپاس بۆ ئەو متمانێت، جێگەی خۆشحاڵی ما کە لە لای خەڵکی دروستم کردووە. با بسینەوە سەر باسەکەمان. هاوڵاتیەکانی شاری مەدینە بریتی بوون لە یەکەم موسڵمانانی کۆس کردو، واتە ئەوانەی کە لە مەکەوە هاتوونە بۆ مەدینە. دووەم موسڵمانانی پشتیوان لە دوو هۆزی شاری مەدینە، ئەوس و خەزرەج واتە ئەنساڕەکان. سێم هاو بەشدانەرەکانی مەدینە موشریکەکان کە لە ئەوس و خەزرەجن. چوارەم جوولەکەکانی شاری مەدینە لە هۆزەکانی قین و قاع، نەزیر و قوڕیزە. پێنجەمیش عەرەبە بێ باوڕەکانی سواردەوری مەدینە کە ناسرابوون بە ئەعرابەکان. ئەگەر تەماشای ئەم گروپ و هۆزانە بکەی وەکو ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی جیاواز، ئیسلام هات دانی بەبوونی هەمویان دانا وەکو هاوڵاتی مامەڵی لەگەڵدا کردن، ئەگەر چی موسڵمانیش نەبوون. کەواتە بەم پێوەری ئاماژەم پێکرد لە دەستوری شاری مەدینە لەم سەردەمەدا سیستەمی ئیسلامی دەبێت دام بنێ بە هەموو حیزبە ئەلمانیەکان و بەدەسەڵات و کیانیان، تەنانەت بێ باوەڕەکانیش، چونکە ئیسلام لە ڕووی فکریەوە کێشە و دوژمنایەتی لەگەڵیاندا نییە، بەڵکو بانگەوازی خۆی دەکا ئەوەی وەری گرت سەربەستە و پێچەوانەکەشی هەر ئازادە، چونکە دین بە زۆر بەسەر کەسی دیکەدا نادرێ. ئومێد ئەی خۆ جوولەکەکان و موشریکەکان دەربەدەر و بە زۆر موسڵمان کران. ماکوان جوولەکە هەرگیز لە ئیسلامدا لەسەر بیر و باوڕی وە دەرنەنراون، نە لە مێژووی ئیسلامی نە لە مێژووی نارەکانی ئیسلامیش ناتوانن ئەم قسەیە بکەن، بەڵکو لەسەر خیانەت و پیلان گێڕان و لە ناوبردنی موسڵمانان زەنگیان لەگەڵدا کراوە، لە مێژووشدا دیارە. موشریکەکانش لە دوای جەنگی بەدر خۆیان منافقیان هەڵبژار و بە منافقی ماونەتەوە. تەنانەت خودای گەورە لە قورئاندا مافی هەمویانی دەستنیشان کردووە. زانە و ئەحبارەکانیشیان بەڕێزەوە هەر بە زانە و ئەحبار ناو براوە لە قورئاندا. لە ئیسلامدا کوفرکردنیش لەلایەن ئەو کۆمەڵانەوە ڕێگە پێدراو بوو، مافی خۆیان بووە کوفر بکەن لە چوارچێوەی ئاینەکەی خۆیاندا، واتە نەک فکریان ئازاد بووە، بەڵکو کوفرکردنیشیان ئازاد بووە. بۆ نمونە ئەوان پێیان وابووە عوزێر کوڕی خوایە و ئیسلامیش ڕاز نییە، پاشان محەممەد درودی خودای لەسەر بێ بە پێغەمبەریان نەزانیوە، لەگەڵ زۆری تر لە نەیارانیان بۆ ئیسلام
کە ئیسلام ڕێگەی تەواوەتی داوە و هیچ کێشەیەکی نەبووە لەسەر بیر و باوەڕیان کەواتە بەم پاو پەیوەندە ئەلمانی و بێباوڕ لەم سەردەما لە دەستوری ئیسلامیدا لەسەر بنەمای هاوڵاتی بوون مامەڵەیان لەگەڵدا دەکرێت ئازادە لە سوارسیەوەی فکری خۆیدا چی باز دەکات و دەیڵێ ئیسلام ڕێگر نابێت لە بۆ چوونی بەرامبەر لە فکری نارانی بەڵام سوکایەتی و خیانەت جێگەی قبول نییە هەموو ئەم پێشەکیەم بۆ ئەوە بوو کە بزانی ئیسلام بەسەر خەڵکیدا لە سەرەتاوە پیادە ناکرێت ئیسلام دینێکی پلەبەندیە بەڵام دەربارەی سنوورەکانیەوە وەک مەی و لەشفرۆشی و کاری خراپی کە سیمای ئیسلام ناشرین بکە بە دڵنیاییەوە ئیسلام ڕێگری لێ دەکات و خەڵکی ئازاد نییە لەو بوارانەدا بە تایبەتیش لە شوێنە گشتیەکاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئیسلام ناچێتە ناو ژیانی خەڵکیەوە و لە ماڵ و ژیانی تایبەتی خۆی دا و جاسووسی و چاودێری ناخاتە سەر هیچ کەس لە ماڵی خۆیدا بۆ ئەوەی زیاتر تێبگەی تۆ باوکت ئازادن لە ماڵی خۆتان لە هەرێمی کوردستان بخۆنەوە و کەسیش بووی نییە چاودێریتان بکە بەڵام ئیسلام ڕێگە نادا بسی بۆ ئەزمەڕوو لە بەرچاوی خەڵکیدا بخۆیتەوە شوشە و مەزەکەتانە سەر زادەکە بێت و منداڵی خەڵکیش چاوتان لێ بکە ڕوونە ئێستا یاخودنە ئومێد بەڵێ ڕوونە ماڵ ئاوایم لێکردن و بۆ خۆشی وتم دەڕۆم حەسقیل و سەسیل بانگم دەکەن دەسم بۆ لای ئەوان لە ڕاستیشدا ئەوانم نەدی بوو هەڵسام ماندوو بووم بڕۆم بۆ ژوورەکەم لە کۆڕیدۆری ژوورەکاندا من دەبوو دوو قاتی تر سەر بکەوم و دەڕۆشتم بەرەو ژووری خۆم لە دوورەوە پەروانە دەرکەوت هەرزی ڕەم کرد بە مۆڕەکردنەوە هات بەرەو ڕوون لەم لاشمەوە حەسقیل و سەسیل پەیدا بوون سەسیل وتی ڕێگام بدا بسمە ناو لاشت با ئەو نەیەتە ناوی ماکوان باشە بەس چی بکەم بۆ ئەوی بسیتە لاشم چونکە ئەوەندە ئازارم چشت بوو بەدەستی پەروانە ناچار دەمویست بڵێم خێراکە وەرە سەسیل وتی هەر ئەوەندە ڕێگام بدە و دەمت بکەرەوە لەم قسانەدا بوو بە حەسقیلی وت نەهێڵی بێتە نزیکی ماکوان چونکە ئازاری دەدا حەسقیل و سەسیل وەکو گێژەلولەیەکیان لێ هات لە بەرچاوم شتێکی قورس خۆی کرد بە ژووردا چوە ناو لاشەمەوە وەکو ئەوەی 25 بۆ 30 کیلۆمەتر بە کۆڵ هەڵم گرن حەسقیلیش چاوم لێ بوو هەردوو قۆڵمی بەرز کردبووە بەبێ ئەوەی خۆم توانام هەبێ بەسەریدا هەستم دەکرد قۆڵەکانم ڕق بوون وەکو ئاسنی لێ هاتووە پەروانەش هەرچی نزیک دەبووە لە من حەسقیل پێیدا دەکێشا و دەکەوتە سەرزەوی لە پڕ لوراندی هەر وەکو گورگ ویرسان لە پڕدا دەرکەوت وتم بە زاتی خوا ئەمجارە فەوتای هەر ئەو دەرکەوت شێخ بەرقانیش لە تەنیشمەوە وەستا بوو سێ ئەوەندەی جاران دەبوو هەموو سەیری یەکتریان دەکرد منیش سەیری ئەوانم دەکرد لە ژیانمدا هیچ کات وەکو ئەو کاتان نەترسا بوو لێرەشدا چیرۆکەکە ڕادەگرین هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبە کارت چالاک بکەن و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.